با لە دوای 6 حرفەکەی حەڵقی کە هەمزە و ها عین و حا غین و خا بوو بین بزانین حرفەکانی ترمان چین و لەکوێوە هێنە دەرەوە. هین بۆ حرفی قاف و کاف. حرفی قاف و کاف مەخرەجیان زۆر لەیەکەوە نزیکە. جیاوازی هەیە؟ با بزانین جیاوازیەکان چییە؟ بۆ وتنی حرفی قاف کۆتایی زمان لەگەڵ مەڵاشووی گۆشتی. کۆتایی زمان، ئەمە کۆتایی زمانە. ئێستا باسم کردم زمان لە چەند بەشێک پێیە. ئەمە کۆتایی زمانە لەگەڵ چی؟ لەگەڵ مەڵاشووی گۆشتی. نەک مەڵاشووی ئێسکی. خڕاییەکەی ناودەم ئەوە مەڵاشووی ئێسکیە. وەرە بۆ ئەملاتر ئەوە مەڵاشووی گۆشتیە. کەواتە کۆتایی زمانت بەرزی کەرەوە هەڵیگرێ بیە لە مەڵاشووی گۆشتی.